ساڵتان لەبێت و ئەم کاتتان باش وازان هەمووتان تەندروستێکی زۆر باشتان هەبێت. ئەمڕۆی 21 یانزەی ساڵی 2022 قوتابخانەی جیهانی سلێمانی نێودەوڵەتی هەڵستا بە ئەنجامدانی گەشتێکی زانستی و ڕۆشنبیری بۆ قوتابخانەی سلێمانی نێودەوڵەتی. لەم گەشتەدا قوتابیان لەگەڵ هاوڕە مامۆستاکانیان کاتێکی زۆر خۆشیان بەسەر برد و توانیان چەند کتێبێکی زۆر بەسوود بکڕن. هیوادارم ئێوەش بێن و کتێب بکڕن، چونکە کتێب بۆ هەموو مرۆڤێک پێویستی بە کتێبە و هیوادارم نەم خۆشە بێبەش نەبن. سەما هەر لە سەرەتای خوێندنیەوە لە قوتابخانەی جیهان بووە، هەر لە سەرەتاکانی منداڵیەوە بەهرەی نووسینی تیابەدی کراوە. لە دەرەوەی ئەرکەکانی ڕۆژانەی و وانەکان و داواکاریەکانی مامۆستا هەمیشە بە تێگەشتنی خۆی بە شێوازێکی جیاواز وانەکانی دەنووسیەوە و لە پۆلدا دەیخوێندەوە. ئێستا سەما تەمەنی بووە بە 12 ساڵ و سەرباری ئەوەی وتاربێژ و قسەکەرێکی لێ هاتووە، نووسەرێکی بەتواناشە و خەیاڵ و ئەندێشەی خۆی بەکاردەهێنێت بۆ خستنە ڕووی ئەو بابەتانەی لە ناخیدا و لە دەوروبەرەکەیدا جێگەی سەرنجن. ئێستاش بە پشتگیری خێزانەکەی لەلایەن قوتابخانەوە یەکەم کتێبی بۆ چاپکراوە و لە بەردەست خوێنەراندا. ئەم کتێبە بە دەست پێشکەری و هەوڵی قوتابخانە و مامۆستاکانی بووە، هەروەها بە پاڵپشتی خێزانە بەڕێزەکەشە. هەر لەم ساڵی خوێندندا ئێمە دووەم جارە لە نمونەیەکی ئاوایە کۆ بینەوانێ کە قوتابیەکی بەهرەمەندمان کتێبێک بنووسێ لە بواری ئەدەبیدا بەدل لە پرۆگرامەکانی خوێندنی خۆی داهێنانێک و ئیدارێکدا. چێ خودی دکتۆر نەوزاد سەرۆکی دەستەی ئەمیدارانی زانکۆ و قوتابخانەکانی جیهان، چە باشکار و سەرپەرشتیاران و کارگەڕان و مامۆستانی دامەزراوەکانی جیهان، هەدەف و ئامانجی ئێمە ئەوەیە کە قوتابیەکانمان پێ بگەینین بۆ کۆمەڵگا، ئەو بەهرانی تیانە لە خزمەتی کۆمەڵگەکەمانە کاری لەسەر بکەن و بیخەن بواری جێبەجێکردنەوە. نمونەیەکی زیندوش قوتابی بەهرەمەندمان سەماگانە کە لە قۆناغی دووەمی بنەڕەتیەوە پەیوەندی بە قوتابخانەکەمانەوە کرد. هەر لە سەرەتاکانی پەیوەندیکردنی بە قوتابخانەوە ئێمە دێکمان بۆ کرد کە قوتابیە چەند بەهرە و کارامەیەکی جیاوازی تێدایە کە ئەتوانین ئێمە کاری لەسەر بکەین. من نام سەما عەزەدینە، خاکاری خۆی حەوتەوەی لە قوتابخانەی جیهانی سلێمانی. زۆر سوپاسان دەکەین کە ئەمڕۆ لەم مەراسیمەدا ئامادە بوونەوە بۆ لەکەتان زۆر باشتر تایبەتتر کردووە. کتێبەکە کەوا باس لە کچێکی 13 ساڵ دەکات کەوا خەڵ ئامانجی لە ژیانی ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان بێت بە دیزاینەرێکی گەورە و سەرکەوتوو. بەڵام بێگومان هەمومان کاتێک تەمەنە بووین لە ڕێگای سەرکەوتین دەبێت ڕێگری بێتە بەرمان و خێزان و کۆمەڵگا دەبێت بە ڕێگرێکی زۆر گەورەی ئەم کچە. بەڵام دوای چەندین ناخۆشی و شکستهێنان بە شکست ڕازی نابێت و سەر دەکەوێت. چۆن ئەم کتێبە نووسین؟ چەند ساڵێک پێش ئێستا من خەونەوە بۆ ڕۆژێک لە ڕۆژان کتێبێک بنووسم چاپ بکرێت کەسێک بیخوێنێتەوە. بیرم کردو بابەتێک هەڵبژێنم کەوا نەوتها لە کۆمەڵگەی کوردی، بەڵام زۆرێک لێ ئێمە لە جیهانی شاکێشەمان لەگەڵ هەیە. ئەویش ئەوەی کەوا بڕوانمان بە خۆمانیە و بڕوانمان بە جوانی خەونەکانمانە. ئەو کەسەش خۆمان لەمە سپاسی خۆم بکەم کەوا وازم لە خەونەکەم نەهێنا بەردەوام بووم. سپاسی خۆم بکەم کەوا هەمیشە پاپشتی خۆم کردووە و توانیتمە زۆرێک لە خەونەکان بهێنێتی. هێشتا خەونێکی ترشم ماوە و مێکێک لە کتێبی توانم چاپ بکەم کەوا ئێستا لە پرۆسی نووسین کتێبی. بۆ ئێمەش وەکو خێزانی ئەم قوتابیە دەیانمەرگە ئەوەیە لەناو سەدان قوتابخانەی حکومیدا، لەناو دیان قوتابخانەی ئەهلیدا بتوانێت ئەنجا قوتابخانەی جیهان بێت. ئێمەش جێگای متمانەیە و پەشیمان نین لەو متمانەیە.